هێزە تایبەتەکانی عێراق بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستیان کردووە بە قۆناغی دووەمی ئازادکردنی شارۆچکەی فەلوجە و وەک سەرکردە لەشکریەکان باسی دەکەن ئەم ئۆپەراسیۆنە لە سێ بەرەوەیە. هێزەکانی دژە تیرۆر شانبەشانی هێزە چەکدارەکان و پۆلیسی ئەنبار دەستیان کردووە بە هێرشەکان بۆ سەر شاری فەلوجە. شەڕێکی قورس و خێناویە لە دەوروبەری شارەکە و هێشتا شەڕ بەردەوامە و بە پشتیوانی یەزدان بەم زوانەی یەکلایی دەبێتەوە. هەوڵ دەدەین هەموو خەڵکی سیڤڵی ناو شارەکە بە بێوەیی دەرباز بکەین. کاربەدەستانی حکوومەتی عێراق و هەروەها ڕێکخراوە کۆمەکارەکان و هایان مەزەندە کردووە هێشتاش زیاتر لە 50,000 خەڵکی سیڤیل لە ناو فەلوجەدا گیریان خواردووە. ئەمەش هەروادیە و نیگەرانیەکانی زیاتر کردوون سەبارەت بە چارەنووسی ئەوانەی لە فەلوجەدا ماونەتەوە. لەسەر ڕەوشی خەڵکی سیڤیلی گیرخواردووی ناو ئەم گەورەترین شارۆچکەیی عێراق لە پارێزگای ئەنبار نەتەوە یەکگرتووەکان راپۆرتی جۆراوجۆری بەدەستگەیشتووە. راپۆرتی سەرنج ڕاکێشمان لە بەردەستدایە سەبارەت بە کوشتنی پیاو و کوڕی گەورەش ئەوانەی شەڕ بۆ بەرژەوەندی داعش ڕەت دەکەنەوە. هەندێک راپۆرت دەڵێن ئەوانەی ویستویانە خۆیان دەرباز بکەن یان کوژران یان بە جەڵتە لێیان داون. راپۆرتیش هەیە زۆر کەس لە کاتیام ئۆپەراسیۆنەدا لە ژێردار و پەردووی ماڵەکانیاندا مردوون. هەر بۆیە زۆر گرنگە ڕێگایەکی پارێزراو بکرێتەوە بۆ پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل و گەیاندنی یارمەتیەکان. لەوەتای هەفتەی ڕابردووە کە ئەم ئۆپەراسیۆنە بۆ ڕزگارکردنی فەلوجە دەستی پێکردووە دەرفەتێکی کەم بۆ هەندێک خەڵکی سیڤیل ڕەخسە تا خۆیان دەرباز بکەن. نەتەوە یەکگرتووەکان دەڵێت دەستی کردووە بە کۆمەکردنیان. ئەم ئاوارانەش لە ئوردوگایەکی نزیک لە فەلوجەوە دانراون کە دەستگای پەنابەرانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی دەکات. ئاوارەکان باز لە ڕەوشی ژیانی ناو شارۆچکەکە دەکەن لە مانگیەکی ساڵی 2014ەوە واتە لەو دەمەوەی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی دەستیان بەسەر شارۆچکەکەدا گرتبوو. 2 ساڵ و نیوە لە ناوچەکەماندا خێزانەکان دووچاری مەینەتی هاتوون. خێزانەکان دووچاری کێشەی سایکۆلۆژی بوونە. هەندێکیان خۆیان دەکوشت، هەندێک خۆی دەسووتاند، هەندێکیش منداڵەکانیان دەخنکان، هەندێکی تریش منداڵەکانیان لەسەر شەقامەکان جێدەهێشت چونکە نەیان دەتوانی خواردنیان بدەنێ. خوا ئاگدارە هەرچیەکی دەیڵێم ڕاستە و ڕوویان داوە. پارلەمانی عێراق کە بۆ ماوەی زیاتر لە مانجەکە هیچ کۆبوونەوەیکی نەکردووە بەڵام لەگەڵ ئەم ئۆپەراسیۆنەی فەلوجەدا دەست دەکاتەوە بە دانیشتنەکانی. دعم البرلمان العراقي كممثلين عن الشعب وەک نوێنەری خەڵک پەرلەمانی عێراق پشتیوانی سیاسی هێزە سەربازیەکان دەکات و ئەمەش بەرپرسیارەتیمانە. داوا لە هەموو لایەنەکان و هێزە سیاسیەکان دەکەین بە شیعە و سوننە و کورد و عەرەبیشەوە بۆ ئەم پشتیوانیەی بەرەکانی شەڕ جەخت لەم پشتیوانیە دەکەینەوە و بەردەوامیش دەبین لە پشتیوانیکردنی هێزەکانی دژە تیرۆر. هاوکاتی ئەم ئۆپەراسیۆنانە ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتی خۆی لە تەقینەوەکانی ڕۆژی دووشەمەی ناو بەغدا و ناوچەکانی دەوروبەری ڕادەگەیەنێ کە بەلانی کەم 25 کەسی تیادا کوژران و دەیانی تریش بریندار بوون. زۆربەی تەقینەوەکانیش لە گەڕەکە شیعەنشینەکاندا بوون وەک گەڕەکی سەدر و گەڕەکی شەعب. کاربەدەستانی عێراقیش لەو بڕوایەدان تێرۆریستان مەبەستیانە سەرنجەکان لەسەر سوربوونی عێراقیەکان لابدەن بۆ شکستپێهێنانی دەوڵەتی ئیسلامی لە فەلوجە و لە شوێنەکانی تری وڵاتەکەیاندا.